ئەم ساڵ ڕیفراندۆم لەسەر سەربەخۆیی لە هەرێمی کوردستان ئەنجام دەدەین. ئەمە وتەی ئەندامێکی شاندی پارتیە لە کۆبوونەوەی یەکێتی و پارتی و شاندی حکومەت و سەرۆکایەتی هەرێم لەگەڵ کونسوڵ و نوێنەرایەتی وڵاتان لە هەرێمی کوردستان. لەو کۆبوونەوەیەدا 30 کونسوڵ و نوێنەرایەتی وڵاتان ئامادەبوون و نوێنەری شاندی پارتیش باسی لەوە کرد کە بە فەرمی خواستی هەرێمی کوردستانیان بۆ ڕیفراندۆم گەیاندە نوێنەرایەتی وڵاتان و ئەم ساڵیش ڕیفراندۆمەکە ئەنجام دەدەن. وتیشی پێویست ناکات چیتر چاوەڕوانی جێبەجێکردنی مادەی 140 بن، چونکە ڕیفراندۆم خۆی لە خۆیدا جێبەجێکردنی مادەکەیە. من لەوە زیاتر ناڵم لەوە ڕۆ کە لە ماوەی 10 ساڵە بەپێی ئەو تەوازنە قیوایی کە هەیە مادەی 140 جێبەجێ نەکرا، هەر ئەوەش نابگرە پاش هێرشی داعش لەسەر ناوچەکانی کەرکووک و ناوچەکانی تری کوردستان. هیچ هەنگاوێکی جدیمان نەبینی بەرەو جێبەجێکردنی ئەو مادەیە. ئیتر باوەڕ ناکەم پێویستکە ئێمە خۆمان دەردی کورد دەڵێ بەوە بخڵافێنین مادەکەمان بۆ جێبەجێکردن جێبەجێ نەکەن. ڕیفراندۆم خۆی جێبەجێکردنی ئەو مادەیە. نوێنەرایەتی وڵاتان لە هەرێم لەسەر پرسی ڕیفراندۆم دەڵێن دەبێت ئەو پرسیارە لە سەرکردەکانی کورد بکرێت کە ڕیفراندۆمیان دەوێت لەسەر پرسی سەربەخۆیی یان نا، چونکە دوجار بڕیار لای ئەوانە. بەرز کۆنسۆلی وڵاتی سوودان قسەی ئێوە چییە سەبارەت بە ڕیفراندۆم و سەربەخۆی هەرێمی کوردستان؟ ئایا ئێستا گونجاوە بۆ سەربەخۆی کوردستان؟ هذا موضوع يعني تسأل منه أصحاب الشأن الحكومة. دەبێ ئەم پرسیارە لە بەرپرسانی هەرێم و حکوومەتی هەرێم بکەن، چونکە تەنها ئێمە لێرە میوانین. دەبێت کورد خۆی ئەم بڕیارە بدات. لەبارەی سەردانی لیژنەی ئاوبەشەکەی پارتی وێکێتی بۆ لایلایەنە سیاسەکان لەسەر پرسی ڕیفراندۆم ڕۆژنووری شاوەز وتی لە سەردانەکانیان بەردەوام دەبن و وتیشی بەداخەوە برادرانی گۆڕان ئامادە نەبوون لەسەر پرسی ڕیفراندۆم پێشوازیان لێ بکەن، بەڵام بۆ چوونیشیان لەسەر ڕیفراندۆم خراپ نییە و ئیجابیە. ئێمە خۆمان بە ساحب مبادرە نازانین وەکو وەفد ئێمە یەکێتی. ئێمە داوا ئەەکەین لە لایەنەکانی تر بێن لەگەڵمانە پێکەوە با ڕیفراندۆم هەستین و بەداخەوە برادرانی گۆڕان ئامادە نەبوون گفتوگۆمان لەگەڵا بکەن دەربارەی ڕیفراندۆم، بەڵام ئەوەیش کە بە ئیجابیە کە هێشتا بە ئیجابی لە قەڵەمەدەی برادرانی گۆڕانیش نیانوتووە ئێمە دژی ڕیفراندۆمی. دوای کۆبوونەوەی هەردوو مەکتەبی سیاسی پارتی وێکێتی لە 2 مانگەدا لیژنەیەکی ئاوبەشیان بۆ سەردانی لایەنەکان پێکێنا تا لەگەڵیان پرسی ڕیفراندۆم تاوتوێ بکەن و سەردانی یەکگرتو و کۆمەڵ و حیزبی شووعی و بزوتنەوەی ئیسلامیان کرد. بەڵام بزوتنەوەی گۆڕان ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە و ئاماژەی بەوەدا بوو کە ڕیفراندۆم پێویستی بە کۆبوونەوەی حیزبی نییە و دەبێت بە یاسایەک لە پەرلەمانی کوردستانەوە بڕیاری لێ بدرێ و بەڕێو شوێنە یاساییەکاندا بڕوات. ڕێناس عەلی NRT هەولێر.